بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایی سێ مانگ لە کەوتنە بواری جێبەجێکردنیەوە حکوومەت هێرێم راپۆرتی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد لە راپۆرتەکەدا هاتووە کە چەند ڕێنمایی و پەیڕەوێک بۆ جێبەجێکردنی یاساکە دەرکراوە لەوانە پەیڕەوی سندوقی خانەنشینی هەروەها بڕیاری دروستکردنی یەکەی ژمێریاری بۆ هێزەکانی 1970 ئەوە لە راپۆرتەکەدا هاتووە لە کۆی 928 میلیارد دینار کە قەرزی سەر کۆمپانیا و وەبەرهێنەدانە توانراوە 1 میلیارد و 100 میلیۆن دینار بگەڕێنرێتەوە. تاوتوێن پرسەکەین بە میواندارێک لە بەڕێزان دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە دانادارە یاساناس. حکوومەتی هەرێم راپۆرتی یاسای چاکسازی لە موچە دەرماڵە بەخشین ئیمتیازاتەکان و خانەنشینی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد بە پێی راپۆرتی حکوومەت لە ماوەی 3 مانگدا چەند ڕێنمایی و پەیڕەوێک بۆ جێبەجێکردنی یاساکە دەرکراون لەوانە پەیڕەوی دامەزراندنی سندوقی خانەنشینی فەرمانبەران و دروستکردنی یەکەی ژمێریاری بۆ هێزەکانی 70 یەکێتی و 80 پارتی. هەر بەپێی راپۆرتەکە لە هەرێمی کوردستان 106,839 کە زیاتر لە موچەیەک وەردەگرن و لیژنەی باڵای تۆماری بایۆمەتری پێداچوونەوە بە دۆسیەکەیاندا دەکات. پەیوەست بە وەرگرتنەوەی قەرزەکانیش لە کۆمپانیا و سەرمایەداران حکوومەت لە کۆی 928 میلیارد و 763 میلیۆن دیناری قەرزی سەرمایەداران و بازرگانان تا ئێستا 1 میلیارد و 100 میلیۆن دیناری وەرگرتووەتەوە. بە پێی یاسای چاکسازی دەبێت وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم هەژمارێکی بانکی بۆ موچەخۆران دروست بکات لە کۆی 1 میلیۆن و 270 هزار تا ئێستا 68,507 موچەخۆر هەژماری بانکیان بۆ کراوەتەوە. لە راپۆرتی حکوومەت بۆ 3 مانگی جێبەجێکردنی یاسای چاکسازی تیشکخراوەتە سەر دەرماڵەکان و چەند ڕێنماییەک بۆ ڕێخستنەوەی دەرماڵەکان دەرکراون بەمەش بەشێک لە فەرمانبەران موچەکانیان کەم دەکات. یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە مانگیەکی ئەم ساڵ لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا و لایەنە ئۆپۆزیۆنەکانیش دەنگیان بە یاساکە نەدا. یاساکە لە 1/7 ئەم ساڵ چووەتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەی 3 مانگیشدا حکوومەت چەند ڕێنمایی و پەیڕەوێکی بۆ جێبەجێکردنی یاساکە دەرچواندووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دابن بەخێر بێن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرتا بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەسەر جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی دوای 3 مانگ کە راپۆرتێک ئاراستەی پەرلەمان کراوە لە مانگی 7ەوە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە هەنگاوی کردانی نژاوە بۆ جێبەجێکردنی یاساکە. بەناوی خوای گەورە سپاس بۆ جەنابە سپاس بۆ بینەرە بەڕێزەکانە تەوان من پێشەوەی بڕۆمە سەر ناوەڕۆکی ئەم یاسایە کە لە مانگی 7ەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەمەوێ بگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەم حکوومەتە چۆن دەستی بر بۆم یاسایە و بۆچی لەم ماوە زۆرە تەنیا بەشێک لەم چاکسازیە ینی بڕیار و ڕێنمایی بۆ دەرکراوە هێشتا جێبەجێکردنەکانی ئەوە نەبووە. کاتێم کابینەی حکوومەتە دامەزرا دۆخێکی ئاسایی هەبوو نەدابەزین نرخی نەوت نە مەسلەی کۆرۆنانە کۆمەڵێ پرسیتر هەبوو دۆخێکی ئاسایی بوو تاکو و ڕادەیەک و لەناو ئەو دۆخە ئاسایە بزوتنەوەی گۆڕان کە بەشاری لە کابینەکە کردبوو یەکێک لە پایەکان کە داوای لە هەردوو پارتی دەسەڵاتدار بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کردبوو مەسلەی ئەنجامدانی چاکسازی بوو. ئەمەی کە ناوی یاسای چاکسازیە لە پەرلەمانی کوردستان بەشێکی زۆر بچووکی چاکسازیە لەم هەرێمە کە ئەویش چاکسازیە لە ئیمتیازات و لە دەرماڵەکانە ئەگینا چاکسازی نییە لە داهاتە لە هەرێمی کوردستانات چاکسازی نییە لە داهاتی نەوتە چاکسازی نییە لە داهاتی ناوخۆ چاکسازی نییە لە داهاتی خاڵە سنووریەکان یعنی بەگشتی داهات لە هەرێمی کوردستانە 1 سنتی چاکسازی نەکراوە قەرار بوو ئەم یاسای چاکسازیە کە بەشێکی بچووکی چاکسازیە و بەرپرسانی حکوومەت و سەرۆکی حکوومەت ئەترافیا پێکرد لە ماوەیەکی زووە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە دوایەوە حاڵەتێکی تاری هاتە پێشەوە کە مەسلەی کۆرۆنا بوو کە مەسلەی بۆ نمونە دابەزینی نرخی نەوت بوو مەسلەی
نەتوانین بە پێ نەدانی موچە بوو یعنی پێویست بوو ئەم کابینەی حکوومەت یاریێمی کوردستان دەسوبردی بکردایەوە چاکسازی لە داهاتە ئەنجامدایە لانی کەم قۆناغی دووەم یعنی چاکسازی لە داهاتە ئەنجامدایە بۆ ئەوەی ئەم قەیرانەی کە ئێستا تێکەوتوین کە دەست براوە بۆ موچەی فەرمانبەران کە لە سەدا 21 و جارێک لە سەدا هەژەی موچەی فەرمانبەرانە بڕێ داهاتەکانی خۆی کۆکردایەتەوە یعنی ئەم کابینەی حکوومەت تا ئەم ساتەی من و تۆ قسە ئەکەین نەیتوانیوە داهاتەکانی خۆی بە ڕێکوپێکی کۆ بکاتەوە ینی لە داهاتی نەوت لە داهاتی خاڵە سنوورەکان لە داهاتی ناوخۆ لە کاتێکە لە مەسەلەی نەوت ئەگەر نەڕۆینەوە بۆ عقودە دەولیەکانی ئەو عقودە گەورانەی کە کراوە بەڵام 802 کۆمپانیا بیانی و ناوخۆی لە بواری نەوتیاییشەکەن یەک سەند باج نادەن بە حکوومەت یاریێمی کوردستان لە کاتێکە تۆی هاوڵاتی منی هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆیان بە 402 ڕێگا باج و سەرانە و کەرانایە بەم حکوومەتە ینی لە پارەی خۆڵ و خاشاکەوە بیگرە بۆ تەحویلکردنی ئۆتۆمبیل بیگرە بۆ پارەی کرێ ئاو بیگرە بۆ کارەبا بیگرە بۆ چوزانم یعنی بە 402 ڕێگا ئەوەی کە ئەنجومەنی وەزیران پێیان وتوین بە 402 ڕێگا هاوڵاتیەکی ئاسایی باجی لێوەرەگیرێ ڕسوماتی لێوەرەگیرێ بەڵێ بە 402 ڕێگا باج و ڕسوماتی لێوەرەگیرێ لە کاتێکە 802 کۆمپانیا لە بواری نەوتی بیانی و ناوخۆی یەک سەند باج نادەن لە کاتێکە کۆمپانیا هەیە لە ماوەی 1 ساڵ 800 میلیۆن دلار قازانجی کردووە یعنی ئەمەی کە ئێستا هەیە ئەم چاکسازی کە ئێستا هەیە و بۆ نمونە حکوومەت قۆناغی یەکەمی ڕاگەیانوە بارتەقای ئەو مەینەتی و نەهامەتێ نییە کە هاوڵاتیەک موچەخۆرێک خەڵکێکی یاسایی شعوری پێ بکە یعنی ئەم چاکسازیە کە بەم خاو بەم یعنی پرۆسێسە معقەد و بەم نازەمینە سازی کە هەیە بۆ نمونە ڕێگری هەیە ئێستا لە چاکسازیە لە ماوەی ڕابردووە بۆ خۆتەزانی پارتی دیموکراتی کوردستان ئیدعایەکی زۆری کرد کە هەندێک هێزی و لایەنی سیاسی کە مەبەستی یەکێتی بوو ڕێگرە لە چاکسازی لەو لاشەوە یەکێتی نیشتمانی کوردستان باسی لەوا کرد ئێمە چاکسازی لەم ئیمتیاز و موچە و شتە قبوڵ ناکەین با بڕۆن چاکسازی لە داهاتی نەوت تا بکەن بالفعل لە کۆبوونەوەکەی پەرلەمانیشە سەرۆکی حکوومەتدانی بەوەیانە هەنێ ئیسلاح هەیە هەنێ چاکسازی هەیە لە سنوورەکان لە هەنێ مەسایلی ترا ئەگەر دەستی بۆ بەرن شەڕی ناوخۆڵە گیرچ بەزەوە ڕاستە نەخێرەوە بیانوە ئەوە عفوکەی ئەگەر ڕوونکردنەوە یەک بم ئەوە بیانوویەکی زۆر لاوازە وەکو پێشتری شاماژەم پێکرد ئەم کابینەیە ئەم حکوومەتە شکستی هێناوە نەیتوانیوە پارە و داهاتەکانی خۆی بە ڕێکوپێکی کۆ بکاتەوە دەستی کۆمپانیەکان دەستی بەرپرسانی حیزبی دەستی حیزب لە داهات و لە پارەی ئەم هەرێمە دەربێنێ و ئەو پارە و سەرۆت و سامانەی هەیە بیخاتەوە خزمەتی موچەخۆرانەوە بەس پێ سەرکەوتووە لە بڕینی موچە وەڵی جا ئەوە ئەزمموی ئەم کابینە نییە لە کابینە ڕابردوو شار ئەگەر ئەمە بە سەرکەوتن حساب کرێ بەڵێ سەرکەوتووەوە لە داهاتوو شا سەرکەوتووە بێ ئەگەر بڕینی موچە سەرکەوتن بێ بۆم سپاس دەکەم کاک دانا جەنابی شت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم بە تایبەتی لە مەسلەی پرسی یاسای چاکسازی و ئێستا لە دوایەوەی کە راپۆرتێک ئاراستەی پەرلەمان کراوە جۆرێک لە دەڵە ڕاوکی و مەترسیە لای موچەخۆران بەوەی کە باس لەوە دەکرێت کۆمەڵێک تێبینی و پێشنیاز لە راپۆرتەکەی یاسای چاکسازیدا خراونەتە ڕوو بۆ دەستکاریکردنی دەرماڵەکان. بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو عەرز دەکەم بۆ بەڕێست و کاکدابان و تەواوی بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا ئەو راپۆرتە تا ئێستا بە فەرمی من نەمبیستەوە کە گەیشت بێتە پەرلەمان بەس لە میدیا ئاشکرا کراوە و ئەو بەشەشی کە چۆتە ناو میدیاوە یعنی کەمترن لەوەی کە خۆی هەیە و بزانم خۆی 98 لاپەڕەیە تەناولی کۆمەڵە سێکتەری گرنگی کردووە و کۆی ئەو چالاکیانەی خۆیان لە بواری ئەنجامدانی واتاوی پێ دەوترێ کارکردن لەسەر یاسای ژمارە 2 ساڵی 2020 چاکسازی لەو سێکتەرانە کۆکراوەی ئەو پرسانە بۆ هەمووی لە ناو دووتێ راپۆرتێکە پێشکەشی پەرلەمان بکرێت چونکە لە مادە پرۆتۆکۆلەکانی یاساکە هاتووە کە پێویستە هەموو ناو بەناو حکوومەت راپۆرتی خۆی بە پەرلەمان لەسەر چۆنتی ئەنجامدانی چاکسازیەکان لە ئێستادا کام یاسا کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە هەمیشە یاسا کاتێک کە جێبەجێکرێ وەکو دەڵێ بۆشایەکانی دەرەکەوێ زۆر بە ڕوونی و ئەو فەجوەیە بە قوڵی هەمووان نەیزانن و
و ناونیشانی دیکە وەرەگرێ. ئێستا ناونیشانی دیکە بۆ یاساکە واتە ئەوەی پێ دەوترێت چاکسازی لەو بوارانەی کە ئاماژەی پێکردووە ناونیشانی تری وەرگرتەوە. یەکەمیان پێوترێ خۆگونجاندن لە پرسەکانی موچە و پلەی وەزیفی عنوانێکی تازە دروست بۆ کەم پرسە لە ناو هیچ چەمکە ئابوووریەکانە نییە ئەوەی کە پێوترێ خۆگونجاندن. یەکێکی دیکە لە ناونیشانێکی دی بۆ یاسا دروست بووە ئەویش بریتە لە لەلایەنێکەوە خۆ نەگونجاندن لەگەڵ ئەو هەڵاوسانە گەورە ئابووری کە دروست بووە و هەموو نرخچۆتە سەرەوە تەنها موچە و ئەوەی پێ دەوترێ دەرماڵە و هەموو ئەو ئیمتیازانانی کە فەرمانبەر وەریەگرێ لەگەڵ کۆی موچەخۆرە وەریەگرن. ناونیشانێکی دی ئەوش ئەوەیە ڕقەمێکی گەورە ئاشکرا کراوە کە ئەم ڕقەمە ناڕاستی تێدایە واتە ڕای گشتی چاواشە کردووە. ئەوش بریتێلەوەی کۆی موچەخۆرانی ئەوەی کە سوودمەند دەبن لە دارایی گشتی بە موچەخۆری فەرمی یاخود بە فەرمانبەر ئەژمار کردووە لە کاتێکا کۆی ژمارەی دانیشتوانی هەرێم و بەو ژمارەی کە هەمووان نێزانن پێویست ناکەم لێستەوە ئەرقام لێ بم بەڕاستی ژمارەیەکی زۆرە. بەڵام دوجار ئەوەی کە زانراوە بەشی نیوە زیاتری ئەم ژمارەیە بۆ فەرمانبەران ئەگەڕێتەوە. ئەوانی دیکە موچەخۆرن بەڵام دوجار بە شێوازی جیاواز وەکو خانەنشینن لە مەدەنی و سەربازی وەکو سوودمەندن لە هاوکاری کە پێی ناوترێ موچە و بە ڕێژەیەکی زۆر کەمیشێنی هەر شانیەوە نییە کە بەڕاستی کەسێکی کەمەندام یاخود خاوەن پێداویستی یاخود کورتە باڵا هەرێکێ لەوانە کە جیاوازن لە یەکتری وەریەگرن. ئەم ناونیشانە سەرەکیانە تا ئێستاشی لەگەڵ بێگەر دوای دەرفەتە بێ بوارەکانی سێک ئەوانی کە دەستی بۆ بردووە و ئیشی لەسەر کراوە بەڕاستی مەترسیدارن بە تایبەت چەند پرسێکەیە باوەڕ ناکەم بە ئاسانی بتوان دەستکاری بکەن وەکوەوەی کە تایبەتە بە سێکتەری کەرتی سەربازیەوە. کاکدانە سەبارەت بە دەرماڵەکان ئەوەی کە بڵین لە راپۆرتەکەدا کۆمەڵێک پێشنیاز کراون یعنی ئەوە بڕاوەتەوە کە حکوومەت دەرماڵەکان دەستکاری دەکات بۆ نمونە باسی دەرماڵەی مەقتوع بڵێنەوەی تایبەتە بە وەزارەتی پەروەردە و مامۆستا و کارمەندانی وەزارەتەکە ئێستا ینی دەنگۆیەکێ بۆ بڕینی خۆی بەدڵنیاییەوە گەورەترین ناونیشان لە ناو یاسای چاکسازی بریتە لە ئیشکردن لەسەر ئەوەی پێ دەوترێ موچە و دەرماڵە. تەنانەت دەواازەیەکی سەرەکی لە ناو یاساکە دەواازەی سێمەوە لە مادەی پێنجەم لە یاسای ژمارە 2 بە قوڵی ئیشی کردووە لەسەر دەواازەی یاخود لە پرسێک کە پێوترێ پرسی دەرماڵەکان و ئەم دەسەڵاتی داوە بە ئەنجومەنی وەزیران. خۆیان و خۆیان چۆن پەیڕۆی پێدەر بکەن چۆن چارەسەری بکەن. ئەم ڕای کە ئێستا وەزارەتی دارایی وتوێتی نمونەی بە مامۆستا هێناوەتەوە. یعنی دەستکاریکردنی چەند لایەنێکی بۆ زانیاریتان ئیرادەکەوە لەلایەنی حکوومەتەوە تەنها ئەو دەرماڵانەی بە تایبەتە و سیانە کە پێوترێ دەرماڵی جێگیر کە ئاماژەش پێکراوە لە ناو پێشنیارەوە هێشتا هەر پێشنیاریشن یعنی بۆ لیژنە چاکسازیەکە بە سەرۆکایەتی وەزیرێک بەڕێوە برێ چاودێری جێبەجێکردن و ئەو خاڵە گرنگەکانی ناومادە و حکومەکانی ناو یاساکە کەن بەڵامەوەی کە لێرا گرنگە ڕای وەزارەتی دارایی لێرا مەترسیدارە کە مامۆسای بە هەند وەرگرتووە چونکە ژمارەی مامۆستا ژمارەیەکی زۆرن و ئەوان سوودمەند دەبن لە جۆرە ئیمتیازێک وەکو دەرماڵێک پێیان درراوە. ئەوە هاتووە تەواوی مامۆستایان کە عنوانە وەزیفەکان مامۆستایەتیە و ئەدای وەزیفەی مامۆستایەتیەکەن و ئەرکی پەروەردەکردن و فێرکردنیان لە ئاسۆیە ئەوان لەگەڵ هاوتا کاتەوە لەگەڵ هەمان فەرمانبەر لە ناو سێکتەری پەروەردا کە سوودمەند بوون لە دەرماڵی 150,000 دیناری بەم 150,000 و بەو چەند 50,000یانە پاشان کۆیەوە پێوترێ موچە و موچەی تەواوەتی مامۆستاکە وەریەگرێ. ئەوە گرفتێکی گەورە دروستەکە لە ئایندا بۆ زانیاریتان و ئەوەی دۆخی ئێستای پەروەردە چۆن خراپە و ڕۆژ بە ڕۆژ لە خراپتریژەکە. باشە بەس ئەوە لە یاساکەدا بڵین یاسای چاکسازی بە بڕگەیە کاتووە حکوومەتی سەرپەشک کرد بێ لە دەستکاریکردنی هەموو دەرماڵەکان وەلەو تێبینانە بۆ نمونە باسی دەرماڵی مەترسیش دەکات دەڵێ پێویستی بە پێداچوونەوەیە دەرماڵی ڕاژەی زانکۆیی یاخود بڵین دەرماڵی نازناوی زانستی کۆمەڵێک دەرماڵی تریش ئەنی حکوومەت سەرپەشک کراوە کە دەستکراوە دەستکاری
بە تایبەتی دەرماڵە ناجێگیریەکان بکات. خۆی بە دڵنیاییەوە ئەو مادەی پێنجەم کە باسی دەرماڵەکانەکە بە تەواوەتی دوو پرەنسیپی داناوە، پرەنسیپی دادگەری و پرەنسیپی وکۆڵێ جۆرێک لە هاوسەنگی لە نێوان ڕێخستنەوەی دەرماڵەکانی بۆ کۆی موچە خۆران کێ ئەتوانێ بڵێن پرسە دادگەری نییە. یعنی تۆ تەماشای بکە ئێستا عیلمانێک لە ناو دەرماڵەکانە گوێی خەڵکی پێ ئاخەنرا و جۆرێک پاساوێک هێنراوەتەوە بۆ پرسی ڕێخستنەوەی دەرماڵەکان ئەوش پێوترێ دەرماڵی مەترسی. ئەڵێ ئەم دەرماڵە مەترسیە کۆی هەموو ئەوانەی کە یانگرێتەوە بە تایبەت لە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە و هەندێک وەزارەتی تایبەتمەند وەکو وەزارەتی کارەبا و تەندروستی و ئەوانە یانگرێتەوە. کۆی مونتەسیبەکانی سەر بەم سێکتەرانە سەر بەم وەزارەتە هەر هەمویان سوودمەند دەبن لەم جۆرە دەرماڵێ. یعنی بەڕاستی ئەمە جۆرێکە لە ینی جۆرێک لە قسەیە نازانم کەس پاساوی ناتوانانی بە پاساوی بێنیتەوە، چونکە بۆ نمونە لە عنوانی وەزیفی ئەگەر من و تۆ لە وەزارەتی کارەباین، یعنی وەزارەتی کارەبا لە عنوانی وەزیفیە نازانێت تۆ لەسەر عمودیت و مەترسی لەسەر منیش بلیتە بڕم و لە شوێنێکم بە چەند سەعاتێکی دیاریکراو داوام بکەم. یعنی بۆچی هەردووکمان سوود بەنبووین لەم دەرماڵێ ئەتوانن خۆیان دەستکاری بکەن بەڕاستی وە گرفتی تیان نییە، بەڵام هەندێک مەترسیداری هەیە بۆ یان خۆتوڕە هەیە بۆ هەندێک پرس لە قۆناغێکا دروستە بێ بێ قۆناغەکانی تریشی بۆی سەرف بکرێت بۆی کە پێ وترێ بۆ پێشمەرگە. من باسی پێشمەرگەی ڕاستەقی ناکەم، باسی ئەوە ناکەم. بەڵێ سپاس دەکەم. دەگەرم وڵاتوەتە کاک دابە سەبارەت بە مەسلەی دوو موچەی یاخۆ زیاد لە موچەیەک لە راپۆرتەکە باس لەوە کراوە کە 16,839 کەس زیاتر لە مێنحە و بڵێن بەخشینێک زیاتر وەردەگرن. تاکوێسام کێشێت چارەسەر نەکراوە ئەم دوو موچەی و سێ موچەی هەر بەردەوامە تەناوە وتراوە کە ئەوەندە وەریدەگرن ئاماژە بەوە نەکراوە کە بڕاوە چارەسەر کراوە. با تۆزیح لەسەر دەرماڵەکان بدەم حەکیم چکە ئەو کاتێک کە ئەم پرۆژەیە هاتە پەرلەمان و یاساکە دەرچوو هەموو یاساکە بەلایەک مەسلەی دەرماڵەکان بۆ حکومەت بەلایەک، یعنی ئەوەی تێبینیمان کرد ئەو کاتە حکومەت تەرکیزێکی زۆری لەسەر دەرماڵەکانەوە ئەیەوێ لانی کەم نزیکەی 100 ملیۆن دۆلار مانگانە لە ڕێی دەرماڵەکانەوە بجێڕێتەوە بۆ خەزیانەی خۆی. بەڵام لای پەرلەمانتار و لای ئەو بەڕێزانەی کە لە پەرلەمانی کوردستان بوون و خەریکی ئەم پرۆژەیە بوون نیەت و ئیرادەیەکی تر هەبوو بۆ ئەم پرۆژەیە لە بەتایبەتی لە بواری دەرماڵەکانە کە نیەتەکە پەیوەندی بە عەدالەتەوە هەبوو، پەیوەندی وەکو کاکەوتی پەیوەندی بە هاوسەنگیەوە هەبوو، پەیوەندی تا ڕادەیەک بە یەکسانی و بە عەدالەتەکە زیاتر هەبوون و ئەو فەقەرەی کە بگەڕێتەوە ئەم سەلاحیەت و دەسەڵاتە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و حکومەت بۆی دەستکاری ئەم دەرماڵانە بکات لەوێک مناقەشەیە کرا کە لانی کەم لە پەرلەمانە تەسنیف کرێت چۆن ئەمە معالەجە ئاکرێ. ئەوان دیارە ڕازی نەبوون، زۆری نەیەکی ناو پەرلەمانی هەبوو. ئەو کاتە مەبداکەوا بوو بۆ نمونە فەرمانبەرێک لە سەرۆکایەتی هەرێم یا لە ئەنجومەنی وەزیران دەرماڵەکەی چەند قاتی بۆ نمونە کەسێکە کە لە خوارەوە یعنی ئیشێکی مەترسیدارەکە بۆ نمونە کەسێک یا وەکو ئەو نمونی عمودی کارەباکە هێنایە کەسێک ڕاتە سەر عمودی کارەبایە کەسێک لە شارەوانیە و باخچەیەک ئاوەدا و دەرمانەکە مەترسی زیاتر لەسەرەوەکوی کەس کردێرێک لە ئەوە دانیشێ کەسێک لە خوێننی باڵا جیاوازە، ینی بۆ ڕێخستنەوەی ئەمانە بوو نیەت و ئیرادەکە بۆ نەبوو کە ئەم دەرماڵەیە بە حەجمێکی گەورە ببڕدرێ. هێشتا دیار نییە بزانم نسبەکە چەنە ئەبڕدرێ، ینی کام دەرماڵەوەی بۆ تۆ کە بەشێک لە دەرماڵەکان دەستکاری دەکرێن و دەبڕدرێ وایە جارێ هێشتا یەکلا نەبووەتەوە ئەم هینەی کە بڵاو بووەتەوە ئەوەی کە لە یاسا نیەتەکەی ئەوە بووە، بەڵام ئایا ئەم نیەتە جورئەتی هەیە دەسی بۆ بەرێ بەو جۆری کە خۆیەوێ کە ئەمە کارەسات ڕوەدایانی بەڕاستی چکە لە وەکو ئەڵێن لە 56 بریتیە لە دەرماڵە ناتوانێت بە ئاسانی ئەو بکەن. دوو ئەوەی کە پەیوەندی بە دووموچە و سێموچە و ئەوانە هەیە مستەڵەحی هین هەبوو خۆ گونجاندن. طبعاً ئێمە کاتی خۆشی لەناو پرۆژەکەیە داوامان کرد ئەوانەی کە بندیوارن، ئەوانەی کە نامستەحەقن، ئەوانەی کە دووموچیانەیە ئەوەی کە هینە ئەمە ببڕدرێ، ینی کۆتایی پێبێنرێ کەسێکە پلەیەکی پێدراوە بە ناشایستەی پێدراوە، بەڵام بەداخەوە لەناو ئەم پرۆژە یاسایە بە هیچ نەوعێک بڕین نییە، بە هیچ نەوعێک بڕین نەهاتووە.
ئەوەی کە هاتووە گونجانە بۆ نمونە کەسێکە پلەکەی وەزیر بووە وەزارەتی نەبینیوە یان وەزیری نەبینیوە هاتووە پلەی وەزیری پێدراوە موشەی وەزیری وەرەگریان پلەی لێ وەرەگرێتەوە دوای بە ئوسلوبێکی تر بە شێوازێکی تری گونجێنن ئایا لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیە بێیان لەگەڵ هینێکی ترا بێ پلێکی تری پێدەن و موچەکە بەردەوامە بێ. هێشتا سیستمی بایۆمەتری یعنی نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە لە کۆبوونەوەکەی پەرلەمانی شاسەرۆکی حکوومەت ئاماژەی پێکرد کە بە ئەترافی خۆیان نزیکەی 200,000 کەس دوو موچە و سێ موچە و بندیوار و ئەوانە هەیە بە هەموو سلکەکانەوە و ئەمەی کە ئێستا هاتووە تەنیا ئەوانن 160,000 بەڵێ کە تەنیا ئەوانن کە موچەخۆری فعلین دەرماڵەیەک یان امتیازێک یا بەخشینێک یا شتێکی تریان هەیە لە پاڵەمە ئەویش لە یاساکەیە معالەجە کراوە بەوەی کە سوکاری شەیدان لێ ئیسیسنا کراوە کە سوکاری ئەنفالکراوانی لێ ئیسیسنا کراوە مەجموعە فیئی لێ ئیسیسنا کراوە کە بێگومانەوە هینێکی باشە بەڵام ئەبێ بە تەفاسیلتر بە جوزیتر و بە دیقەتتر و بە ورتر بڕۆیتە ناو ئەوانەوە معاینی ئەوانە بکەی یعنی ئەمەیان 160,000 ئەوە هەم بە سیستمی بایۆمەتریەکە 200,000 کە بایۆمەتریە ئیتر بزانە بایۆمەتری چەندێکی تری کەشف نەکردووە ینی چەندێکی تری ئاشکرا نەکردووە. باشە بەزۆکو بندیوارەکان وتە هیچ بەرگەیەکی تێدا نییە و هیچ بندیوارێکیش موچەی نابڕدرێت. سێری کە بندیوار نا ئەوەی کە بۆ نمونە کەسێک بە ناشایستەیە بە ناحەق پلەیەکی پێدراوە پلەی پەرلەمانتاری پێدراوە پلەی ڕاوێژکاری پێدراوە پلەی وەزارەتی پێدراوە نەخێرەمانە ئەگەر بۆ نمونە پلەی ڕاوێژکاری لە وەزارەتێک پێدراوە پێشمەرگەیەکی کۆن بۆ نامستەحق بووە ئیگەڕێنەوە بۆ وەزارەتی پێشمەرگە لەوێ معالەجەیەکەن لە هینەکە و یەکێک لە تێبینیەکانی تر عفوم کە یەکێک لە تێبینیەکانی تر ئەوەیە لە کابینی ڕابرد دوو شامەجموعە دوو موچە و ئەوانە هەبوو بڕا موچەیەکیان بڕا بەڵام ئەوەی کە بووە سەبەبی ئەوەی ڕێژەیەکی زۆر خەڵک خۆی ئاشکرا بکە سزای بۆ دانرا بوو بۆ نمونە کەسێک دوو موچەی هەیە موچەیەکی حکمی وەدا موچەیەکی تریشی بە بەنهێنی یا دوو موچەی تری هەیە موچەکانی تریانە بڕی و دوایی لەم موچە حەقیقیکە هەیە ئەبووە تاویزیان بکردایەتەوە ئەو پارەی بجێڕایەتەوە کە بە درێژایی ئەو ماوەیە وەریگرتووە و سزایشی هەبوو بەڵام بەجێ داخە ئەمەیان تەبعیاتی دارایی هەیە یاساییشی هەیە واتە ئەو کەسە بۆ نمونە کەسێک دوو موچەی هەبووە موچەکەی تری ئەوەی کە بردوێتی گەردنیشی ئازابێ و هیچ لێکەوتەیەکی قانونیشی لەسەر تەطبیق ناکرێت. باش بەزۆکو بندیوار بزانیت بەرگەیەکی تێدانە تایبەت بە بندیوارەکان وڵای ئەم دقەیە لە بیرم نییە بەڵام تایەتی ئەوەی کە دوو موچە و سێ موچە و بندیوار و ئەوانە ئەیە بەڵام دڵنیاتەکەم کاک حەکیم ئەم 2001 ڕێگایە لە بەردەست هەیە بۆ معالەجەکردنی ئەم هینە ینی هێشتا هیچ نەبووە تۆ سێری کە لە وەزارەتی پێشمەرگەیە لە یەکەکانی هەفتا ڕێژەیەکی زۆر خەڵک بە قایمە خراوەتە سەر وەزارەتی پێشمەرگە بەڵام لەو لاوە ئەم بۆشایی کە لە یەکەکانی هەفتا دروستە بێتەوە بە خەڵکی تازە دەست پێەکەن ینی پڕەکەنەوە ڕێکەنەوە لە کاتێک ئاڵێن تاعینات نییە لە یەکەکانی هەفتا بەنە سەر وەزارەتی پێشمەرگە لە خەڵکی تریشە بەنە سەر یەکەکانی هەفتا بەزووتیان ژمێریارەکانی یەخستنەوەی کە ژمێریە ئێستا بندیوارەکان پڕ دەکەنەوە شوێنی بندیوارەکە بە قایمە ئەویانە کرد یەکەی ژمێرەکە هەنگاوێکی سەرەتایە بۆ یەخستنەوەی ئەم هێزانە هەرچەند لە یەخستنەوەی ژمێرەکانیشە پێشتر ئیشیان تیا کردو هەردوو حیزب چۆنیشەکە بە ئاراستەیسی بەشێکی خۆیان کردویانە ینی بەشێکی خۆیان ئەم قایمانەیان حاضر کردووە دەن بە وەزارەت بەس هیچ بەڕەپارەکە کەم دەکات دوای ڕێخستنەوەی یەکە ژمێریاری هێزەکانی هەفتاوەشتەکەنەوە 8 ملیار دینارە کۆی موچەی وەزارەت پێرمە 135 ملیار دینارەنەوە تۆشتی بۆ ئەو دوو ڕەنگەکەی هەفتاوەشتا من ینی بە گوێرەی ئەو کەسانی کە شارەزان و ئاگیان لەم دۆخە هەیە ئەگەر ئەو نسبە زۆرە لە بندیوار و دوو موچە و سێ موچە و خەڵکی نامستەحق و ناشایستە لەناو ئەم دوو هێزەیە هەبێ ینی ئەوەی کە تەخمینەکرێت لە سا 30 بۆ 40 ئەم هێزانە کە هەر وەهمین تەبانە بێ بگەڕێتەوە ئەو پێشبین دەکرێت لە سەدا 30 وەهمی بن پێشتر باس کراوە کێ باسی کردووە وڵی خەڵکی شارەزا خەڵکیین ئەوەی کە هەبووە ینی لە جەبەکانە خۆ لە ماوەی ڕابردووە تۆ لە جەبەکانە و لە شەڕی داعشا زۆری بۆ دەرکەوتووە کە شوێن هەبووە موقع هەبووە کە مەفروض بووە 2000 کەسی 1000 کەسی تیا بوو بەڵام سەرەکەی 200 کەسی تیا بووە. سوپاس دەکەم کاکدانە بگەڕێم وڵای بەڕێزت بە چوونی بەڕێزت سە دەتوانرێت ڕێگری لەو هەوڵی حکوومەت بکرێت کە نیازیە بێ دەستکاری دەرماڵەکان کات پێداچوونەوە بکات یاخود ئێستا لەوە دەرچووە کە لە پەرلەمان بێ لە شوێنێک بێ ڕێگری بکرێت؟ بەدڵنیاییەوە خۆی ئەوەی پێدەوتێ ڕێگری نابێت چونکە ئەمە پشتیوانێکی یاسایی هەیە دەستبردن بۆ پەرسی ئەوەی پێدەوتێ
چاکسازی لە ناو خودی ئەوەی پێدەوتێت دەرماڵەکان ئەمە هەمووان وابزانم لەگەڵەوەن کە پێویستان پرسە چارەسەر بکرێ بەڵام ڕاستە لە حکومە کۆتاییەکانی ئەم یاسا شەڵێ تەواوی یاسا هەرچی دقێکی یان حکومێکی یاسا پێچەوانەی ئەم دەقانەی ئەم یاسای چاکسازی بێ بەڕەت کراوەیە بە هەڵۆشاوەدانرێ بۆ منە یاسای بەخشینی لەقەبی زانستی یان هەزناوی زانستی خۆمەیە یاسایە کە ڕێکخستەوە ئەنجومەنی وەزیران پەیڕەویشی پێدەرکردووە بەس بەشێکی تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەوە عیلاقی بەخۆیانەوەی نازانم بەڵام دوجار تۆ لێرە بێنی تەنها کورتی کەیتەوە لەسەر خودی ئەو کەسانی کە منتەسیبی سەر بە وەزارەتی خوێندنی باڵان و هەتا ئەوەی کە تەدریسەکە شادەکەی بۆ حساب بکەیت و لە ئەنجامی وەرگرتنی بڕوانامەی زیاتر بۆی دەبەستی و پارەی زیاتر و خۆ دەرماڵی زیاتری بۆ بەستی ئەمە کارەساتە چونکە کۆی ژمارەیەکی زۆری وەزارەت تەنانەت ئێمە ژمارەیەکی زۆر شاهاداتمان هەیە لێ نووسێ غەیر قابل للتەدریس یعنی ئەمە تەنها دکتۆرایەکە دکتۆرایشی ئیداریە بۆ نمونە پلەیەکی زانستی دیکەی وەرگرتووە تان یاسای شارستانی ئەوەی پێشێوترێ قانونی خدمەی مەدەنی ڕێگەی داوە تەواوی موچەخۆران دوای 2 ساڵ لە دەست بەکاربوون و دامەزراندنیان پلەی زانستی دیکە بەدەست بێنن کەواتە تۆ ناتوانانی ڕێگری بکەی لەوەی بڵێ مادەم زانکۆکە دان پێدانراو بێ ڕێکارەکەی بە مۆڵەت بووە بۆ ماستەر تەفەڕوغی تەواوی کردووە بۆ دکتۆرا نیو تەفەڕوغی کردووە کەواتە بێت تۆ بۆی ئەژمار بکەی لێرە بەم ڕێکار و پێشنیارانی کە وەزارەتی دارایی کردوێتی ڕەتکردنەوەی ئەم تەواوی ئەوەی پێدەوترێت دەرماڵی نازناوی زانستی گرفتی گەورە دروستەکە لێرە ئەتوانن پەرلەمانتاران کاتێ ئەم ڕاپۆرتەیەتە بەردەستیان لێرە وردکردنەوەی زۆرتر بکەن واتە وەکو کۆی ئەو دەستبردن بۆ ئەم پرسانیت کەوتراوە من لێرە و لەوێ بیست و ماڵێن بەمەرگیراوە بۆ مامۆستاشکە بێ ئەندامی یەکێتی مامۆستایان بێ یاخود ناونیشانی مامۆستا بێ ئەمجا بۆیە نووسێ من نەزانم بۆ زانیاریتان خۆ بەشی زۆری ئەوانەی کە تەدریسەکەن لە سێکتەرە بەرزەکانی وەکو زانکۆ پەیمانگاکان خۆندامێکێتی مامۆستایان نین هەر خۆیان یعنی ئەو لەگەڵ مامۆستایکی سەرەتایی ناچێتە ناو بازنێکەوە خۆیان واڵێن ینی تۆ کەواتە چۆن مامەڵ لەگەڵم پرساکەی کەواتە دوجار ئەو مەرجانە ئەو ڕێکارانی کە بۆ دەستکاریکردنی بە تایبەت من باوەڕم وایە ئەوەی پێدەوترێ دەرماڵی ناجێگیر بە تەواوی حکوومەت دەستکاریەکە چونکە خۆ ئێستا مەترسی هەر لەسەر دەرماڵە نییە لەسەر کۆی موچە ئەوەی کە پێدەوترێ موچەی بنەڕەتی لەسەر ئەوە مەترسی دروست بوو ئەوە تا دوای 6 ڕۆژ حکوومەت داهاتێکی زۆری شێچێتە بەردەست بە پێ و ژمارانە ئاشکرا کراون بەڵام دەست نابە بۆ دابشکردنی موچە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ناونانی لێبڕین یاخود ناونانی ئەوەی ڕاگررتین تەمویل لە مانگەکانی پێشوو بیدعەیەکی تری ئابووری بوو بەس لەم 5 موچەی کە بەڕاستی بە نەبوونی سوێدرا کەس نازانێت ناونیشانی چییە کەس نازانێت بەڕاستی بۆچی ئەم ستەمەکرا لە کۆی موچەخۆران بە هەموو نەوعەکانیەوە ئەوە بەڕاستی گرفتێکا بێ ئەندامانی پەرلەمان زۆر ورتر بن لەسەری ئەم تێنەپەڕێ بەسەریان بەڕاستی کارەساتە بوو ئەو دەواازەی کە هەر لە ڕووی سیاغی قانونیەوە نابێ دەواازەیەک یەک دەبێ مادەکەش یەک دیار بێ ئەمە ئەو کاتە زۆرمان لەسەر نووسی و لەسەری وترا هەڵایکی لەسەر دروست بوو بەڵام حکوومەت ئەم دەسەڵاتەی لە پەرلەمان بەخۆی بەخشی ئەوەی پێدەوترێت تەفویضی سوڵتات ئەم سوڵتەی بەخۆی بەخشی کە بتوانێت بە تەواوی وانە دەستکاری دەواازەی یاخود دەستکاری دەرماڵەکان بکە بۆی تر لە کۆی موچە ڕزگاری بێ بۆ زانیاری ئەوش باسان کرد لە ناو یاساکە چەمکی بندیوار بەکار نهاتەوە چونکەەوە چەمکێکی زیاتر بازاڕیە چۆن لە عێراق بێڵێن فەزایی چۆن لە شوێنانی دی بەو شێوە ئەم ناونیشانە بەو شێوەی نیە ئەوە سوودمەندبوونی لە جارێک زیاترە بۆ چەند یاخود بەبێ ئەوەی عنوانێکی هەبێ کەسەکە سوودمەند دەبێ بەڵێ بەڵێ بەس وەکو ئەوەی کە پلە بەرزکردنەوە کە دەمێکە وەستاوە لە یاساکەش هیچ بەرگەیەکی تێدا نیە پلە بەرزکردنەوە و بۆ دروستکردنی ژماری بانکیش لە راپۆرتەکە باز لەوە دەکات کە تاوکو ئێستا 68507 ژماری بانکی دروستکراوە لە کاتێکە وەزیری دارایی لە پەرلەمان وتی 1,270,000 موچەخۆر لە هەرێم هەیە. بە دڵنیاییەوە ئەو گرفتە گەورەکان زۆرن لەسەر پرسی ئەمەی پێدەوتری یاسای چاکسازی کاک حەکیم یەکێک لەوانە ئەم پرسەیە کە پێ دەڵێن دروستکردنی ئەژماری بانکی ئەوە فشارێک بوو لە پەرلەمانتاران و منەو کاتە لە بیرمە دروست کراوە لە شەقامیشەوە کە ئایا چارەنووسی موچە پاشەکەوت کراوەکان چین
چونکە هەر خۆی ناونانی بە پاشەکە و ناونانێکی نازانستی بوو پاشەکەوت بۆ پارەیەکە کە تۆ بڕێکی هەبێت تۆ بتوانی بەشێکی لێ ڕابکێشی بەس تۆ وەکو موچەخۆر کاتێکی بۆ بانکی خۆت یا فەرمانگەکەی خۆت هەر ئەوە بوو کە وەرتەگری تر بە لێبڕینە نیوەیەتی چەنە هەر ئەوەندە بوو کە وەرتەگرت و ئیتر تەواو بۆیە ناتوانین لە کاتی ئێستا بڵێنەوە پاشەکەوتە هەیە چند وە ڕێکارەکانیشی پێدەر نەچوە بۆ مەسەیری کە ئەنجومەنی وەزیران پەیڕەوی دەرکردو بۆ و پرسانی تر خێرا بڵاویشی کردوتەوە لە وەقایع بەڵام بۆ ئەژماری بانکی کە ئاسانترینە خۆی لێ نادا چونکە جۆرێک لە پابندی لەسەر حکوومەت دروستەکە ئایا چارەنووسی و پارانە چی لێدێ تۆ وەکو موچەخۆر چۆن نتوانی ئەم پارە پاشەکەوت کراوەن لەوێ سوودمەند لێ دوجار ئەگەر هەر ژمارەیەکە بۆ بکرێتەوە بزانم مەڵێن پارەشە بێ وەربگری لە ببەخشی تۆ وەکو بە حکوومەت کەم ژمارە بانکیە بۆ بکرێتەوە ئاڵێن کە چی سەردانی ژمارە بانکیەکە بکەیت تەماشاکەی هیچی تێدا نیە خاڵی حسابەکەت جا لێرە لە یاسا سزادانی عێراقیە کە لێرە بەرکارە مادەیەکمانەیە بۆ زانیاری پێڵێن چەکی بیدون ڕەسید هەر کەسێ چەکێ بنووسێ بۆ هاوڵاتیەک بچێت لە ڕەسیدەکەی ڕابکێشێ لە ڕەسیدەکە پارە نەبێ ئەوە تاوان نادرێ بە دادگای تاوانەکان و بە تاوان لەسەر ێژمارە کرێکەواتە تۆ لێرە بێ ئەرکیتر بۆ دادگا دۆزیتەوە هەموو موچەخۆران بەرەیتە گیان یەکتری بەڵێ سوپاس دەکەم دواتر قسەستت لە بەرزکردنەوەی فەرمانبەرانی دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵات تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دابەم کوڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی قەرزەکان بۆچی حکوومەت ئاوا سستە لە گێرانەوەی و قەرزانی کە لای بازرگان و وەبەرێنەرەکانەیە؟ بەناوی خوا کاک حەکیم ئەم بڕی کە ئێستا وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران ئەعلانی کردووە 928 ملیارە کە لای سەرمایه‌دار و لای وەبەرێنەر و لای کۆمەڵێ خەڵکن دڵنیاتەکەم ئەم مەبلەغە زۆر زیاتر بووە. ئەگەر بڕۆی دیراسەی ئەوە بکەیت لە دوای ساڵی 2011 چەند پارە درراوە بە خەڵک چەند پارە لای ئەم خەڵکانە بووە، مەبلەغەکە زۆر زیاتر بووە. بەڵام لێخۆشبوونی لەسەر کراوە و بەخشینی لەسەر کراوە و تەخشان و پەشانی پێکراوە لەمانە ئافایان بۆ کراوە لە خەڵک خۆش بوون. یانی ئێمە نمونەمان لە بەردەستایە بە یەک ئیمزا $1 ملیۆن لە سەرمایه‌دارێ خۆش بوون. بۆ نمونە بە یەک ئیمزای سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڵبەت لە ڕابردووە. حتممە ئێمە حاڵەتێک بووە، بەڵام ڕەنگە دەیان و سەدان حاڵەتی تر هەبوو بێت لە دوای ساڵی 2011ەوە ئەگەر تۆ بتەوەی ڕقەمی دقیقی ئەم قەرزانی کە لای ئەم خەڵکانەیە بدۆزیتەوە بێت لە دوای ساڵی 2011ەوە بگەڕی بزانم چەند پارەی حکوومەت کەوتووەتە لای ئەمانەوە چەند لێخۆشبوون و بەخشینی تیاکراوە. ئەمە حکوومەت کەم تەرخەم بووە لە ماوەی ڕابردووە بە شێوەیەکی گۆترە با بڵین ئەم پارانە درراوە بە خەڵک و بەبێ ئەوەی تحقیقی وردی تیا بکرێ لە بەرامبەر ئەم قەرزانەیە ڕەهندا بنرێ و ڕەهنیشدانرا بێت دوایی بۆ نمونە بە مەبلەغی جیاواز تعریف کراوە. بۆ نمونە خەڵکێک هاتووە $50 ملیۆن وەرگرتووە، یعنی زەویەک عەرزێک مڵکێکی خستووەتە ڕەهنەوە و توێتی بای $20 ملیۆن $30 ملیۆن دوای سیرەکەن بای $1 ملیۆن نییە، بای $500,000 نییە. سەرباری ئەوەی لەناو ئەم قەرزانەیە خەڵکە بووە ئەو ڕۆژەی قەرزەکەی وەرگرتووە ڕێگە پێدانی بۆ کراوە بە مەبلەغ پارەکەی بە تیارە بردووەتە دەرەوەی وڵاتە بە بێەوەی سیسماری قەرزەی کە بدوێنە دەرەوە. بەڵێ بدوێنێتە دەرەوەی بەڵێ هەر پارەکەیان بە هین بردووەتە دەرەوە، ینی ڕێگە پێدانی پێکراوە و پارەکەیان بە فڕۆکە بردووەتە دەرەوە. باشە بەس نهێنیەکە چییە کە ئێستا لە 928 ملیار کە قەرزە 1 ملیار و 100 ملیۆن گەڕاوەتەوە دێمە سەر ئەوە. ئەم قەرزانە بڕیار بوو لەم یاسای چاکسازیە فشارێکی زۆر بکرێ، ینی دەست بەسەر مڵک و ماڵ و ڕەهنی ئەوانە بگیرێکە ئەم قەرزانیان لایە. یەکێک لەو نمونانەی کە باسێکم کەسی نزیکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەسەر پارەی باجکەی کۆڕەک تیلیکۆم بووە نزیکەی 200 ملیار دینار قەرزار بووە. 100 ملیۆن دۆلارە دینارە بزڵبێت $200 ملیۆن بابڵێن قەرزار بووە. کە قەرزار بووە و ئەنجومەنی وەزیران کتابی بۆ کردووە کە ماڵانە بێ مەبلەغێک بگێڕێتەوە کە لە حدودی 5 ملیارە پێم وایە غەڵەت نەبوو. ئەوان نەچۆتە ژێرباری بۆیان کردووە بە ئاقساتی 100 مانگ مشتی وایە، ینی لانیکە بارەزوی خۆی گێڕێتەوە تا لە 1/7 ئەم بڕیارە چووەتە بواری جێبەجێکردنەوە ئەمەی قەرزەکان ملیارێک دینار گەڕاوەتەوە لە 928 ملیار دینار. ینی بەس تەنیا لەو کەسی وەرگریتەوە کە نزیکی سەرۆکی حکوومەتە ئەوە نزیکەی 3 مانگە بۆیە 15 ملیار دیناری لێ وەرگرتایەتەوە بەس تەنیا ئەو ئیتر جگە لە خەڵکی تر. ئیتر خەڵکی تری تێکەوتووە بۆ نمونە ئێستای دیعای ئەوە کە ئیفلاسی کردووە ئەڕۆی دەست بەسەر ماڵ و مڵکەکەی ئاگری سیرەکەی پێشەوە خەڵک دەستی بەسەراگرتووە واتە خەڵک بۆ وەرگرتنی مافی خۆی لە حکوومەتەکە ئازاتر بووە زیرەکتر بووە. ئەو کەسە ینی مەبلەغێکی کەمیشی لا نییە 400 ملیار بەرەو ژووری لایە 400 ملیار دینار بەرەو ژووری لایە ئیدیای ئیفلاسبوونەکە کۆمەڵی مڵک و ماڵی هەیە حکوومەت ئەڕوا دەستی بەسەرا بگرێت و مامەڵی پێوکە بیفرۆشێ خەڵک پێش حکوومەت دەستی بەسەر ماڵ و مڵکەکە یاگرتووە تۆ سفر هیچ بەدەست هاتوویتە دەرەوە. بۆ نمونە خەڵکی تر هەیە 50 ملیۆن دۆلاری تر قەرزارە شاخێکی کردووە بە ڕەهن بۆ قەرزەکانی یان لە ڕووی قانونیەوە هەرچی ئەملاکی هەیە لەسەر خۆی لای بردووە خستوێتێ سەر کۆمەڵی خەڵکی تر نە ئەوەش نا حکوومەت دەستی گرتووە بەسەر کۆمەڵی مڵک و ماڵا بۆی بیفرۆشێ لەم دۆ خەدارایە کەس حاضر نییە مڵک و ماڵی سەرمایەدارێ بکڕێت کێشەی تری بەدوایە ئەوەی کاڵێن کێشەی نازانم عشایری و خەڵکینی 900 ملیار دلار بەڕاستی بە مازەوە وەرناگیرێتەوە. باشە بەس ڕەنگی خەڵک بڵێن بەس حکوومەت بەس بە فەرمانبەران دەوێرێ بۆچی لە ماوەی بە بڕیارێک 5 مانگ موچە نادەکە بڕەکەی 4 تریلیۆن و 475 ملیار دینارە بەڵام بە 3 مانگ نەتوانێت
کەمێک لە قەرزەکانی وەربگرێتەوە. کاک حەکیم من بەڕاشکاو لەم بەرنمەیان شتێک بڵێ من گومانی سەفقەی سیاسیەکەم لەم هینە ینی بە تایبەتی هەنێ خەڵکی تێکەوتووە وەرگرتنەوەی قەرزەکان. بەڵێ من گومانی سەفقەی سیاسیەکەم بەدەر لەوەی کە هەنێشی ئەم عەرقەلە و کێشە و ئەم هینانێتیایە بەڵام سەفقەکە کراوە یا لەکوێ لە نێوان حزبە لە کۆمپانیایە با نەچمە ناوە تەفاسیلەوە بەڵام چۆن خاڵە سنووریەکان ئێستا جۆرێک لە بێدەنگی لێکراوە کە گومانی ڕێکەوتن نەکرێ بە هەمان شێوە مەسلەی وەرگرتنەوەی ئەم قەرزانە کە 3 مانگە تۆ ملیارێک وەرگرت بێتەوە بەدەر لەو کێشانەی کە باسم کرد ئەم ڕێگریانە هەیە بەڵام بەڕاستی جۆرێک لە گومانی ژروزووە کە لە ڕووی سیاسیەوە مە تەداخلات کرابێت لانی کەم چاوپۆشی لانی کەم تاخیرکردنەوەوانە هەبێت ئەوەش کارە ساتە بەڕاستی حیزبە با نەچمە ناوە تەفاسیلەوە کاک حەکیم ینی با گومانەکە کەی گەیشتی نەیەقین باسیەکەینەوە بەڵام ئەم خاوە خاو و ئەم دەستیکردنە بەم وەرگرتنەوەی پارانە بە تایبەتی ئەم حکومەتە خۆی بە حکومەتێکی بەهێز خۆی بە حکومەتێکی ئیسلاحخواست خۆی بە حکومەتێک کە ئینە ئەمانە ئەزانێت لانی کەم خۆ ئەبووە 4 کەسی لەسەر ئەم قەرزانە ئیجراعاتی تونگی لەسەر کردایە خۆ ئەبووە بۆ نمونە مڵک و ماڵی کۆمەڵی خەڵکی بفرۆشایە خۆ ئەبووە ئەعلانی بکردایە ئیجراعاتەکان و ڕێکارەکان چین کە گرتویانێتە بەرنەکەوەی ڕقمێک بە ئێمە بڵێ کاکەم لیارێکم وەرگرتووەتەوە نەخێر فەرمو پێمان بڵێ لە مانگی حوتەوە چەند کتابە کردووە چەند نووسراو کردووە چەند داواکاری کردووە چەند فەرمانێک کردووە بۆ ئەم خەڵکانە پێمان بڵێ جوابەکانیان چی بۆ ئیجراعاتەکانی تۆ چی بۆ بۆچی ئەم مەبلەغەکەمە هاتووەتەوە بەکوتی بەزووتە ڕێکەوتنەیە لەسەر ئەوەی کە بێدەنگی لەگەڵ خاڵە سنووریەکان بکرێ بڵێ ئەوەی خاڵە سنووریەکان گەندەڵی بە حەجمی خۆی بەردەوامە قاچاقچێتی بەردەوامە کاری بسوویە کۆمپانیەکە بامان شێوە بەردەوامە بەڵام ئەوەیە کە بێدەنگی لێکراوە و ئەو ڕێکار و ئیجراتانی کە حکوومەتی هێرێمی کوردستان و وەزارەتی دارایی و گرتووە تێبەر نەیتوانیوە تەنانەت لە سەدا سفریش لە کاری قاچاقیین کەوە تا زیادی کردووە ئەسڵەن موادی بەڵێ موادی دوایەتە ژوورەوە لە خاڵە سنووریەکان وەکەوە هاوڕێمان وتی ئینسان ئای بەخۆی بکە بە ساحێبی ینی کارگەیشتوەتەوە سپاس دەکەم کاک دانا بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بۆچی لەم یاسادا هیچ حکوومەتێ پابەند نەکراوە بە پلە بەرزکردنەوە سەبارەت بە قەرزەکانیش کە قەرزەکانی حکوومەت بە پێی یاسا دەبێ پێشەمە و شتەکان بدرێنەوە بۆچی حکوومەت لەم ڕۆژەوە کەم تەرخەمە بەدڵنیاییەوە ئەوەی باسی نەکراوە هەندێک پرسە بەدەقی یاساییش پێشتر بەخشرا بوون وەکو ئەوەی پێدانی ئەم دەرماڵانە بەشی زۆریان بە یاسا و ڕێنمایی بوون کەچی بە بڕیارێکی کارگەڕی ئەوەی پێی دەوترێت پلە بەرزکردنەوە فەرمانبەران ڕاگیراوە تۆ تەماشا بکە هەموو ئەو گرفتانی لە ئەنجامی دواخستنی موچەوە دروست بوون هەمویان کەڵەکە بوون واتە تۆ ئەگەر وەکو قوتابیەک بۆ خۆت کۆشش نەکەی بەڵام 2000 ئەمەرکە لەسەر تەمێنێتەوە 2000 هەمووی کەڵەکە بێ و فریای ناکەوی و بەڕاستی تووشی گرفتە بی ئەمان وایان کردو مانگێکی زۆریان کۆ کردوتەوە لە کاتی ئێستادا و مانگانە کە یاخود ئەو ساڵانە گە ڕاسترە بیڵێن زیاد لە 6 ساڵ و ئەوەندەیە کە بە بڕیارێکی کارگەڕی ئەم پلە بەرزکردنەوەیانە ڕاگرتووە تۆ تەماشا بکە هەر خودی فەرمانبەرانە مافیان لێ سەندراوەتەوە جای بگاتە ئەو دەرچووە تازانەی لە ماوەی 6 ساڵە لە پلەی بەرزەوە دەرچوون یاخود بە دەرچووی زانکۆ پەیمانگاکان هەتا ئێستا هاوارەکەن و گردبوونەوە و خۆپشاندان و لەو بابەتانە ئەمە گرفتێک هاتا ئێستا ماوە ئەم یاسا پەنای بۆ بەڕاستی هیچ باسی نەکردووەوە باوەڕم وایە حکوومەت ناچێتە سەر ئەم پرسە لەم قۆناغا ئەوەی دیکەیەتە سەر قەرزەکانی حکوومەت طبعاً ئێمە دوو جۆر قەرزی حکومی یاخود هەمان ئەوانەی کە حکووماتن ئەوانەی کە سیادانەیە بە تایبەت و عێراق دەتوانێت قەرزی دەرەکی بکە ئەوە پێوترێ قەرز واتە چەمکی دەینی حکومی بەڕاستی ئەوە بۆ دروستە بێت جۆری دووەمیان ئەمەیانە کە ئەم یاسا ئاماژەی پێکردو و راپۆرتەکەش بریتە لە ئەو قەرزانەیە کە پارەی حکوومەت بونداوێتی بە کەسانی سوودمەند یعنی جا سوودمەندەکان طبعاً دیارن هەموو کەسی خۆیی بوون ئەوانەی کە سوودمەند بوون کەمتر وایە بێدەسەڵات و داما و سوودمەند نەبووە لەو قەرزانە ئەوە بەڕاستی قانونێکمان هەیە پێڵەن قانون تەحصیل الدیون الحکومیە ئەوە هەر پێویستی بەو ڕێکارانەش نییە کە باس کراوە لە فەرمانەکەی فەرمانێکە بوو پێش چەند مانگێک حکوومەت داینابوو بەتای بە وەزارەتی دارایی کە ڕێکارەکانی بە جوڵاندنی سکاڵا و لەم بابەتانە نەخێر هەموو ئەو
ئەموالانێک کە حجزی لەسەرن هەمویان نەتوانێت حجز بکاوە خۆی ئەم بە بەڕاستی لە ئەنجامی دایرێ تەنفیزەوە لەوێ تەنفیز لەسرە مڵکانە بکاوە ئەم قەرزانەی خۆی بگێڕێتەوە واتە ئەم قەرزانە زۆرترن ئەو مەبلەغەوە بزانم 780 نزیکەی 800 پێوترێ قەرزەوانی تری هەمووی چنە سەر بابی فەوایدەوە واتە هەتا ئەم قەرزانە زۆرتریش بن و ماوەکەی درێژتر بن فەوایدەکانی زۆر زیاترەکە بە حکومە لەم قۆناغی ئێستا چێ شتێکەکە بۆ وانەی کە خوا پێداون ئەچێ ڕێکەوتنەکات کۆمەڵی مەشاریعیان پێ جێبەجێەکە ئەوە خۆتانەی بینن لە میدیاکانەوە بە شێوەی ڕێکەوتنەکە لەگەڵیان ئەو کەنادێکیشان بە شێوەی نەقدی ئەم قەرزانە لێوەرەگرێتەوە ئەوەی زۆر سەرنجە لەسەر ئەم پرساویش ئەوەیە دواکەوتنی ئەم مەبلەغانە گرفتی گەورە دروستەکە بۆ دارایی حکوومەت چونکە حکوومەت بەحسا ببێ داهاتی زۆر بۆ بێ ئەوەی عێراقیش ڕەنگە لە مانگەکانی داهاتوە زۆر گرفتی قوڵتری تێبکەوێت چونکە ئەوان بۆ زانیاری لە حکوومەتی عێراق و بە قوڵی ئەڵێن بە هیچ شێوەیەک ژمارەی ڕاستەقینەی فەرمانبەرمان بۆ نهاتووە تا ئێستا نازانین ئەم ژمارە چۆنە ڕقەمێک ئاشکرا بووە ئەوەی کە ئاماژتان پێدا ئەو ڕقەمە لەگەڵ کۆی ژمارەی دانیشتوان و هیچ ستاندارێکی هەر عێراقیش نایگرێتەوە چ جای نێودەوڵەتی باشە زۆر بە کورتی سەبارەت بۆی کە پێ دوایە کۆی و چاکسازانی کە پێشتر باز دەکران هەمووی لە دەوری بڕینی گیفانی موچەخۆراندا هەڵدە سوڕێت تەنە پێ دوای بە دەرماڵە کە پێشتر دەیانوت داهاتێکی زۆر لە میاسە دەگەڕێتەوە بۆ حکوومەت تەنە لە بڕینی دەرماڵە دەیانەوێت ئەم داهاتە بگەڕێتەوە و چاکسازیش ناکرێت چاکسازی تر خۆی بەدڵنیاییەوە وایە بەدڵنیاییەوە ئەوەی کە زۆر بە ڕوونیەوەی ئێمە بینیومانێت هەموو ئێمە هاوڵاتیانەوەمان بینیوە لەم مانگانەی ڕابردوو ئەوەی بە قوڵی دوای دروستبوونی ئەو ئەزەماتە قوڵانش ئەوەی ئێمە بە قوڵی بینیومان ئەمەیە و بەڕاستیە سارێمی کوردستان لە بەردەمە و چەمکەیە کە پێڵەن اغتیالی اقتصادی یعنی قەرز زۆر جارە بێ بە جۆرێک لە تیرۆرێکی گەورەی ئابوووریانە کە هەرێمەکەوێتە بەردەمی عێراق خۆشی لە بەردەمە و مەترسیایە بەڵام عێراق چونکە دەوڵەتە و سیادەی هەیە و مەخزوونی پارەی هەیە لەو ڕۆباکی نییە بەس لێرەوە ئێمە لە هەرێمی کوردستان دوای ئەم ڕێکارانە بەرامبەر ئەو دەوڵەمەنە زەبەلاحانە ناگیرێتە بەر چەمکێکی تر ئێستاێتە پێشەوەش پێ وترێ دەوڵەی عەمیقا ئەو دەوڵەتە قوڵەی کە ئەوان بەهێزترن خەڵکانێک هەیە زۆر لەم ڕێکارانە بەهێزترن زۆر مل نادەن ئیتر هیوادارم خۆی تەعالا ڕەحم کە ئەنجامێکی باشیە بێ سوپاس دەکەم کاکدانە کاتمان زۆر کەمەوە بەس پێشتر بەڕێزت لە بابەتێک دەڵێ ئەو بڕەپارەی کە بۆ گەندەڵی دەڕوا ئەوەن ئێستا حکوومەت ئەوەندە داهاتەی بۆ نایەتەوە کاک حەکیمەوە لە مەسایلی بۆ نمونە ئەو داهاتە ناوخۆیانی کە ئێستا لە هاوڵاتیان وەرەگیرێ بۆ نمونە لە باج و ڕسومات و کۆمەڵشتی ترە بەڵێ و پارەیە ئەوەیان ڕوا بۆ کۆمپانیەکانەوەە بۆ ئین نەڕوا ینی بۆ حکوومەت هێرێمی کوردستان نەڕوا لە خاڵە سنووریەکانە ئەو مەبلەغ و پارە زەبەلاحەی بۆ 21 کۆمپانیا کە تەسجیلە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوانە ڕوا بۆ حکوومەت ناگەڕێتەوە کۆمپانیای لە ساهاشای پارەکە با لە سا بە 85 با لە سا بۆ نمونە 75 با ئەم پارەیە بۆ ئەوانە گەڕێتەوە یعنی سەرباریەوە ئەو قاچاقچێتی کە لە سنوورەکان ئاکرێ بەلانی کەمەوە سنوور نییە ماڭانە سەرو 10 ملیۆن دلار کە ئەڵێم سەرو ئیتر تاوەکو 20 وانە بیگرە سنوور نییە خاڵی سنووری فەرمی نییە ئەم مەبلەغیتیان نەکرێ ینی کاری قاچاقی بەدەر لە زیاد لە 20 خاڵی تری نافەرمی لە بینی ئەم خاڵە فەرمیانە هەیە بۆ نمونە هەر لە بینی پەروێزخان و لە بینی باشماخە زیاتر لە 5 خاڵی سنووری هەیە کە نافەرمین ینی ئەمانی ژاهاتیان هەیە بۆ نمونە لە داهاتی نەوتە لە داهاتی نەوتیشە ینی ئەو مەبلەغەی هەر بەردەوامە بەڵێ بەردەوامە ئەو مەبلەغەی کە ئەڕوا بۆ کۆمپانیەکان و ئەڕوا بۆ قەرز و ئەڕوا بۆ کۆمەڵشتی ترە و مەبلەغە قەت نایەتەوە ناو وەزارەتی دارایی ینی لەوەتەی هەبووە ئەو پارەی کە ڕۆیشتووە بۆ کۆمەڵشتی تر نەهاتوەتەوە بۆ وەزارەتی دارایی و بخرێتەوە خزمەتی موچەخۆرانەوە لە داهاتی ناوخۆ بە هەمان شێوە لە داهاتی ناوخۆ کە حەکیم با ئەمەش پێ بڵێم یەک کارەساتی تر بەڕێوەیە بە ناوی خەسخەسە و کەرتی تایبەتەوە بە ناوی خەسخەسە و کەرتی تایبەتەوە بۆ نمونە کارەبایە ئاوا بۆ نمونە خۆڵ و خاشاکە بۆ نمونە ئاوە بۆ نمونە کۆمەڵێ پرسی ترە کە بەرپرسێکی باڵای جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان بەرپرسیارە لەمە پارە و داهاتی ئەم هەرێمە
بە ناوی کەرتی تایبەتەوە جارێکی ترە ڕاتەوە گیرفانی حیزب و کۆمپانیەکانی حیزبەوە. باش بەزم بۆ زۆر بەکوتیم حکوومەتە تاوە فەشەلی هێناوە لە چاکسازی. من ئەوان ناڵێم ینی فەشەلی هێناوە، بەڵام ئەگەر بەم نەوە بەردەوام بێ بەم شێوازە بەردەوام بێ فەشەلێنێ لە چاکسازی. چکە ئەمە نەقسەی من قسەی هێزە و پۆسیۆنەکانی قسەی ئەو هێز و لایەنانی تر ئێستاش دەرفەتێک هەیە و ئومێدێک هەیە و ئەشێ دەرگایەکە بێ بۆ ئەوەی کە چاکسازی بکرێ. ئەم دوو هێزە مل بدەن بۆی چاکسازی بکرێ لە پێناو بەرژەوەندی گشتی لە پێناو لانی کەم لە پێناو تێپەڕاندنی ئەم دۆخی کە دروست بووەوە ئەم قەیرانە هاتووەتە پێشەوە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە سوودی سەرکی هەروەها لە هەورێرەوە دانادارە یاساناس. زۆر سپاس بۆ میرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.